پرسیاری 42 سلام علیکم ورحمة الله وبرکاته. مامۆستاجان من گەنجێکم تەمەنم 25 ساڵە و خێزاندارم، خاوەنی دوو مناڵم. پاش ئەوەی لە زیندانی پارتی ئازاد کرام هیچ پیاوەتیەکم نەماوە. داوام لە خێزانەکەم کردووە بڕوە مارەی هەموو شتێکی ئەدەمێ، بەڵام ئەوە نزیکەی 3 ساڵە بێ هەر پێکەوەین لەبەر مناڵەکان. خێزانەکەم دەستی لە من بەرنابێ. چەندین دکتۆرم کردو عیلاجم نییە. خێزانەکە مەڵێ هەتا مناڵەکان نەچنە ڕێگای خۆیان جیانابین. لە ڕووی شەرعەوە چی بکەین باش؟ هەر کاتی چاوم بە خێزانەکەمەکەوێ بە مردنێک هەیە بووم. تخوا لەسەر ئەو مەئەساتۆ چی بڵین بە پارتی تاغوت؟ خوایە لەعنەتیان لێکە، خوایە غەزەبی خۆتیان لێ بگرە بەم ڕەمەزانە، خوایە ئامینی یەکێکمان قبوڵ بکە، خوایە ئەو لە توپەتیەی لە ناو یەکێتیایە خوای بیخرە ناو پارتیە، خوایە ئەم ساڵ بیخرە ناویان. یا ڕەبی خوایە زەلیل و ڕسوایان کە، خوایە جەلادەکانیانمان بۆ کەشفکە کە بکەونە بەردەستی مسلمانی وەکو ئەبوو مصعەبی زەرقاوی بۆی تۆڵان لێ بکاتەوە. یا ڕەبی خوایە زەلیل و ڕسوایان کە، بە تایبەتی جەلادەکانیان ئەوانەی مەسئولیەتیان هەیە لە گرتنی مسلمانەکان. گەنجێکی مسلمان تەمەنی 25 ساڵە لای تاغوتانی پارتی بەربووە، خوای زانە چەند ساڵە لە ژوورەوەیە. ژنێک و دوو مناڵی بەجێشتە، خوای زانە چەندە بەجێ هێشتون. ئەم ژنە داوێن پاکە ڕێک و پێکە خۆی گرت و چاوەڕێیەکە مێردەکەی بەربێ. ئەو مێردەکەی بەربوو بەبێ و پیاوەتی مابێ. بێوە ژنە مێردیشی هەیە، یعنی لە عیسمەتی پیاوێکە، بەڵام پیاوەکە ناتوانێت لەگەڵی بخێ. ئەم پیاوە ناحەی نەفسی خۆی، چونکە جنس علاقی بە نەفسەوە هەیە. هەموو ئەو کەسانێک کە نەفسیان ئاسوودەن جنسیان باشتر پێکرێت. هەردوو جنسەکە، ژن یا پیاو، بە تایبەتیش تەڵعان ژن. دە ئەم دوو بەڕێزە کۆڵی خەمیان کە ئەوەندە لەسەر شان قورسە، ئاخۆ غەریزەی جنسیان چۆنە جوڵێ. ئەم ئافرەتە بەڕێزە کە ئەوەندە خۆی گرتووە، چ زوڵمێک لەم کراوە، چ زوڵمێ لەم دوو مناڵەیە، چ زوڵمە لەم گەنجەیە کە عمری 25 ساڵ، ئەوە 50 ساڵی تر ئاواژیە. معقولە ئەمە لەسەر پارتی تاغوت و جەلادانی لای یەکێتی؟ باش. ئەنجا ئەڵێ داوام لە خێزانەکەم کردو بڕە مارەی هەموو شتێکی ئەدەمەوە، بەڵام ئەو نزیکەی 3 ساڵە بێ هەر پێکەوەین لەبەر مناڵەکان. خێزانەکەم دەستی لە من بەرنات. من طبعا ئەڵێ نەسیحەتی جەنابەت چییە؟ من پێم وایە شوو بکاتەوە، و من وەکو باوکی خۆی، وەک مامی خۆی، وەکو مەلایەک، وەکو داعیەک، وەکو کەسایەتیەکی سیاسی، ئامۆژگارێکی ئیسلامی سیاسی، من نەسیحەتم بۆم خوشکە بە ڕێزە ئەوەیە کە شوو بکاتەوە، دەستی لە پیاوەکەش ببێتەوە. هیچ شکالێکی تیانی خوای گەورە ئەو پیاوە بە ڕێزەشی ئیمتیحان کردووە، هەم بە زیندان هەم بەم حاڵەتێک کە بەسەریا هاتووە. تۆشی خۆشەوێ، بەڵام لە هەمان کاتە نایە ڕێگا لە تۆ بگرێ و ژیانی تازەدا بمەزرێنی. تۆ لەبەر پێداویستی ژنانەی خۆت ئەشێ بچیتە لای پیاوێکی تر، شوو بە پیاوێکی تر بکەیت. و ئەشزانم دڵت بە پیاوی یەکەمەوەی، ئەشزانم ئەویش تۆی خۆشەوی احترامی تۆی لەبەرچاو، بەڵام ئەویش دیسان نایەوێت تۆ ئەم هەموو مدەتە زەمەنیە بژی بڵێ بە ئومێدی ئەوەی کە لەبەر مناڵەکانمان دوای با بچنە جێگای خۆیان. ئەوە 17 ساڵی تر چوونە جێگای خۆیان، 20 ساڵی تر چوون. تۆ بۆ 20 ساڵ چاوەڕێیەکەی، دوای 20 ساڵەکە ژەڵێی دا من ئێستا شوکردنەوەم بۆ چییە؟ کێشەکە و کاتەش دیسان ئەم پیاوەش کە 20 ساڵی تر پێکەوە بوون جە قورسترە دەست لە یەکتر بەرد. ئێستاش قورسە. لەبەرەوە کچی بە ڕێزی خۆم، من وەسێتم ئەوەیە ئەشزانم چەند ناخۆش، دەستی لێ بەردەی باش، ڕازیبی بەوەی کە جیابیتەوە لێی مناڵەکان لە باوەشی هەردووکتانە پەروەردە بن، وەلو جیا ببیتەوە لە لای شوێنێکی کەوێ. ئەگەر مناڵەکان لە لای دایکی کوڕەکەمانە و لای کەسوکاری کوڕەکەمانە و پیاوەکە بتوانێت بەردەوام بیان بینێ، باشە تەفاهمی لەگەڵ تۆیە هەبێ، نزیک بن لە یەکترەوە، مناڵەکان هەست پێ ناکەن کە ئەو کاتێەوە جیابوونەتەوە بە سۆز و خۆشەویستی بە خێویانەکان تا گەورەترە بن، والحاصل بەڵکو ئیشەڵا ببن بە ئەو سەرکردە و سەردارانەی کە جەلادەکانی باوکیان دێتە بەردەستیان، هەتاوکو تۆڵی باوکیانی لێ بکەن و تۆڵی ئەو ژیانە ناسۆرەشی لێ بکەنەوە کە بەسەر هەمووتانە هاتووەکو خێزان. ئەو کاتەوە یەشفی صدور قەوم مؤمنین، ئێمەش دڵخۆشە بین بەوەی کە ئینتیقامەکەمان بەدەستی خۆمان سەن، بۆی خەڵک بزانێت کە ئێمە ئەفرادی ئێمە چەند مەزلومین.
چەند ساڵیشە لە معاناتانای لە زیندان لە ناسۆر لە مەحرومکردن لە کەناردان لە هەموو شتێکی ژیان جاڵێ ئەوانە تونڕەون ئێمە تونڕەوین کە ڕقمان لە پارتیویەکێتی تاغوت و ملحید و بێدینە ئێمە ناتوانین مە ئەساتەکانی خۆمان باسکەین و چکە هێشتا ڕەبتە بە زیندانیەکان و ڕەبتە بە کەسەکانی ترەوە ڕەبتە بوانی کە لە زیندانیش دەرچوون ئەومە حاڵەتەکەی وایە بۆی باس کردووی جام بە ڕێزا لە هەر کاتی چاوم بە خێزان مەکوێ بە مردنێک هەیە بۆ من چکەوەندە بەزەیی پیادێت خۆشی مقەسرنە بۆ بەرامبەر لەبەرەوە من پێم وایە بە ڕێزجان ئەو کچە بە ڕێزەمان شوو بکاتەوە خی گەورە جەزای خێری تۆش بداتەوە سەبرت گرتووە سەبریش بگری وە جوامێری خۆش دەکە ئەڵێ من مارەی هەموو شتێکیشی ئەدەمێ ئیمتیحانێکیشە بەسەر هەردوو لاتان هاتوو سەبریشی لەسەر بگرن و دڵنیا بەلەوە کە کچەکە شوش بکات و ئافرەتەکە ئەو خۆشحاڵی بۆ دروست نابێت کە یەکەم جار لەگەڵ تۆیا بۆی دروست بوو خی گەورە هەموو خۆشی و بەختەوەریەک لە پارتی تێکدا لە هەموو ئەوانەی لایەن گریشیانن لە هەموو ئەوانی تەبەڕاشیان لێ ناکە ئامین پێشوی بێمە سەر وەڵامەکان چەند ڕۆژێک لەمەوە پێش برایەکی بەڕێز لە هەولێرەوە پرسیاری کرد کەوتی من زیندان بووم لە لای پارتی تاغوت و تەمەنی 25 ساڵ بوو ژن و ماڵی هەبوو دوو مناڵی هەبوو وتیشی لەوەتای ببورن وتی لەوەتای ئازاد بووم ئیتر هەستەکە من پیاوەتی من نەماوە و ئێستش ئەمەوێت لەگەڵ خێزانم جیا ببینەوە بەڵام جیابوون خێزانیشم هەر قبڵ ناکە هەرڵێ سەبر بگرین تا مناڵەکان گەورە بنوە چنجێ خۆیانەوەوان منیش لە وەڵامە پێم دوتم جیا ببینەوە باشترە ئەگەر بزانی کە حەلی نەبێت دوای ئەوە بە ڕێزانێکی تر پەیوەندیان پێوە کردمەوە دکتۆرێک لە نەرویج و یەکێکی تریش هەر لە نەرویج کە ئەو ئیشانەی کردووە و برایانێکی عزیزیش لە ڕۆژهەڵات خوازدایان بداتەوەوانیش پرسیاریان کردبوو دیار بوویان لە تاران عیلاج هەیە ئەمانەی نەرویج وتیان بەڵێ عیلاجی هەیە مادام گەنجیشە و احتیمامی پێدەن بۆ یەکەمیان عیلاجێکیانە وەکو عیلاج تەبیعی وایە بەڵام دەرمانیشی لەگەڵا ئەدەنێ و ئەو هۆرمۆنانەی بە قووەتر ئەکەنەوە و ئەوە پێم وایە لەیان کردویانە و ناجەحیش بوون و ئەو برابڕزەش خەمی نەبێ بە حەول و قووەتی خوا ئینشاءالله هاوکاریشی یەکەین و ئەم هەوڵەش بدا پێشەوە ئەگەردانە بوو بنەوە ئەم هەوڵەش بدا ئینشاءالله ئەوانی ترکە لە نەرویجێک لەوانەی کە کردوێت یا بینیوێتی بەو شێوەیە ئەڵێ عیب نەبێ لە زەکەریا بۆریەکدا ئەنیان هیچ کاریگەری لەسەر هیچ شتێکی خراپ نابێ بۆی بەڵام زیاتر ئەتوانێت ئەنجامی ئیشەکانی خۆی پێ ئەنجام بدە ئینشاءالله و ئەگەر خی گەورەش یارمەتی دەربێەوە تا سەوری شمایە تەبان تورکیاش لەو ڕۆ پێشکەوتوو بێ باعتیبار پەیوەندی لەگەڵ ئەوروپایە زۆرە لەوێش احتیمال هەیە هەبێ ئەوەی ئێران مادامە و براوەڕزانش هەن و خەڵکانێکیش ئیستعدادیان دەربڕیوە کە لەگەڵی ئەو کەسە گەر تەشریف بێنێ بۆ ئێران خزمەت یابین وەکو متەرجمیش وەکو خزمەتکردن لەگەڵ یارن خوازای بە خێری و برانەشمان بداتەوە لە ڕۆژهەڵات کە ئیسیجابیان لەگەڵ ئیشەکە هەیە هەروە و بەرانش کە لە نەرویج استعدادیان دەربڕی و دڵنیاشم لەوە کە ئەو برابەڕزانەی ترکە هەیەە پار و ئیمکانیەتیان هەیە ئەتوانن هاوکاریمان بکەن ئینشاءالله وەڵامەکە هیوادارم بە جەنابیشت بگەم